کێ نوانەی لە عراق گەندەڵیەکەن کێ دەتوانێت لە عراق گەندەڵی بکات ئەگەر هێزی لە دەست نەبێت ئەگەر پشتێکی گەورەی لە دەست نەبێت هاوڵاتی کیاسەیە توانێت لە عراق گەندەڵی کاتە پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز ئەحمەد سەڕاجی ڕەخنەگر و شرۆڤەکاری سیاسی لە بەختەوە لەگەڵماندا. بەڕێز ئەحمەد سڵاوتان لە بێم کاتتان باش. بله برس سراجی ایدیه و حقیقت که به صدان میلیارد دلار ده دما 20 سالان دل عراق وندان هات نه حپلوش کرن حتی ناجی با آوای که کنکریتی جه دری دزینا وی پاره نهات که زانین هکر هات بزانین و که نور زهر للبنان ده بویره که ترافیک ندیار دایدی یاوی خود دعمان دیه ایکه او دعمان دیه هر محکمه نهات کرن تو روش چاد بینی گلو. بالبداية أحييك وأحيي جمهور برلا مشتاق صلاة ولي وبينراني كردستان بستوسوار دوسيي گەندەڵی لە عراق بەڕاستی تا بڵێ دۆسیەیەکی ئالۆزە و هاواتە بووە لەگەڵ پرۆسەی سیاسی عراق. دەستەی دەستپاکی عراقی لێکۆڵەری گشتی سیستمی دادوەری سەرجەم ئەو دامەزراوانە پێکێنراون بەڵام هیچیان تا ئێستا نەیانتوانیوە یەکێک لەو با بڵێن دزانە بخەنە زیندانەوە جگەلەوەش 1 ملیار یاخود 1000 ملیار دۆلار لەم بوارەدا بێ سەر و شوێن بۆ تاکو ئێستاش بەڕاستی نازانین چی لێ هاتووە یاخود بەڕاستی ئەو دزانە چۆن توانیویانە خۆیان لە یاساکان بپارێزن و لە بندستی ئەو هەموو هێزە ئەمنیە ڕابکەن. ئەوەی لە دۆسیەی نور زوهەیر ڕوویدا شتێکی کەمە لە زۆرێک چونکە نور زوهەیر سەدایەکی ئەو هەمووانیە کە لە پارەی عراقی دزراوە. بەڕای من ئەو پێکاتەیە کە لە دوای 2003 پێکاتووە هۆکاری سەرەکی و سپۆنسەری گەندەڵی بووە پێشکێنە و دابەشکردنی کێکەکە لە بینی یەکتری بۆ پارتانەی حکوومەت پێکدەهێنن هەموویان خەریکی ئەم بابەتە بوون کەواتە هەموو دزێک و هەموو گەندەڵێک سەر بەلایەنێکە سەر بە خەڵکانێکە ئەمانە پارێزراو دەبن لەلایەن ئەم حیزبانەوە. ئەمە ڕوویەکی دیکە جۆرێک لە بەیاساکردنی یاسایی هەیە بۆ بابەتی ئەو پارەیە کە با بڵێن خاوەنەکەی دیارنی. ئەمە ڕێگەی داوە کە خەزێنەی دەوڵەت بدەزرێت و پاساوەکەشان ئەوەیە ئەمە شتێکی حەڵاڵە و لە ڕووی ئاینەوە دەکرێت وەتە هەر کەسێک توانێت دزینی هەبێت دەتوانێت بیدزێت. بۆ ئێمە لەبەرەم کێشەیەکی فرە ڕەهەندان کێشەی پشکێنە و کێشەی دیوە ئاینەکە. بەڵێ هۆکارەکانی سەرهەڵدانی گەندەڵی چین چی واکە لە عراقام گەندەڵیە ئاوا بەردەوام بێت و کەس نەبێ بتوانێت ڕێی لێ بگرێت. يعني بالتأكيد يقال من أمن بەدڵنیاییەوە دەگوترێت ئەو کەسەی کە سزا نادرێت جۆرەها شتی لە چاوەڕێ دەکرێت. گەندەڵان ئێستا ئەزمونیان پەیدا کردووە پارێزەریان هەیە کەسانی شارەزای یاساییان هەیە چونکە دۆسیەکە پێشکەوتووە وەکو جاران نەماوە. جگە لەوەش ئەمڕۆ هیچ لایەنێکی بەهێزی کاران نییە کە بتوانێت گەندەڵکاران و گەندەڵی سزا بدات یان لێپێچینەوەیان لەگەڵ بکات. هەموو لایەک دەزانن حیدەر حەنوون دادگای دەستەی دەستپاکیە ئەمە دەستەیەکی سربەخۆی سەر بە پەرلەمانی عراقیە کەچی ئەو هات سەرۆکی دەستەکە بە دەنگی بەرز لە میدیاکانەوە هات هاواری کرد کە توانای گەندەڵی نییە و بەرۆکی گرتووە خەریکە ئەویش ناتوانێت هیچ بکات. کاتە بابەتەکە وای لێ هاتووە چەنانەت حکوومەت و دامەزراوە سربەخۆکانیش ناتوان هیچ بکەن. دادگا لە بەردەم گەندەڵیدا پەکی کەوتووە. ئێمە لە بەردەم ڤایرۆسێکدا وەکو ڤایرۆسی کۆڕۆناوە بەڕاستی پێویستی بە چارەسەرێکی بەهێزە و من پێم وایە ئەگەر بێت و پرۆسەی سیاسی بەم شێوازە بەردەوام بێت و بەم دابەشبوونەی نێوان هەرسێ دەسەڵاتەکە بەردەوام بێت هیچ کەسێک ناتوانێت گەندەڵی لە عراق لە نێو بەرێت ئەگەر دەست بە سەرەتایەکی نوێ نەکەین و یاسای تند لەم ڕۆداننی. بەڵێ هەڵبەتەوەی کە تەگوتی برێس سەڕاجی لە عێراقێ دادگە هەیە یاسا هەیە ڕێسا هەنە دەستەیان نەزای هەیە حکوومەت هەیە مؤسساتێک فەرمی بنابوو نیشانێ جودا جودا هەنە لێ ڕەنگێکی وسای بەر ئەڵڵا گەندەڵی هەیە بۆ نمونەکەرم بەحسێ بەندەرە بکەین سودانی ئیرۆ دەبێژە ڕێیا گەشە پێدانی و بەندەرێفا و عێراقی لە وڵاتێکی گرتی دێ بەرە وڵاتێکی vekirî بن دەبیتە پرۆژەیەکی استراتیجی بۆ عێراقê لەگەل و هایکلڤان بەندەران jî ساڵانە bi milyaran dolar bêhne pederdan me ev proje jî dê têraket dît nate
يعني أعتقد أنا من وجهة نظري من وەکو شرۆڤەکارێک پێم وایە سوودانی جزء كبير من ڕەنگە بەشێکی زۆری بڵاوبوونەوەی گەندەڵی لە ئەستۆ بگرێت بە تایبەتی حکوومەتەکەی چوارچێوەی هەماهەنگی چونکە دابەشکردنی سەرچاوەکانی سامان لە نێوان چوارچێوەی هەماهەنگی وای کردووە هەر دەواازەیەکی سنووری و هەر نێوەندێکی نەوتی لایەنێکی خۆیان دەستی بەسەردا بگرێت تەنانەت وای لێ هاتووە ئێستا هەندێک خێزان بە دیاریکراوی دەستیان بەسەر پارەی عراقداگرتو لە هیچ شتێک ناترسن نە لە یاسا دەترسن نە لە مارجعەتێکی ئاینی لەنە گەل دەترسن تەنانەت گەلی عراقیش ئەمڕۆ وای لێ هاتووە بەلایەوە گرنگ نییە بەڕاستی چی ڕوو دەدات یاخود ڕوو نادات چونکە پێشتر دز و تاڵانچیەکان دەترسان لە کاردانەوەی گەل دەترسا بەڵام بەداخەوە ئەمڕۆ گەلی عراقی بە تەواوی خۆی بەدەستەوەداوە بۆ گەندەڵی و توانای نەماوە وای لێ هاتووە فەرەنگی گەندەڵی بڵاو بۆتەوە لە نێو فەرمانگەکانی دەوڵەت ئەمڕۆ هەر فەرمانبەرێکی دەوڵەت دەبینیت بەڕاستی یعنی دەست بۆ گەندەڵی دەبات ئەمە کارەساتێکی گەورەیە لە دەرگاوە تا سەرەوە هەمووی گەندەڵی دایکوتیوە فەرهەنگی گەندەڵی بڵاو بۆتەوە بۆیە ئەوەی ڕووی داوە بەڕاستی من وای نابینم ڕزگارکردنی عراق لە گەندەڵی ئاسان بێت و پێم وایە ئەوەی لە بەردەمماندا سەختترە و ئەگەر بێت و کەسانی باش و کەسانی ڕۆشنبیر لەگەڵمان نەوەستن سەختە ئێمە ڕوبڕوو بووینەوە ئەمڕۆ لێدوانێکە بوو بەڕاستی ئەوەی سوودانی مای پێکەنین و گریان بوو لێک کادا گوتی کە دەوڵەت توانای ئەوەی نەماوە کەس دابمەزرێنێت باشە جەنابی سەرۆکی حکوومەت تۆ کە قسەیەکی لەم شێوەیە دەکەیت ئایا تۆ توانیوتە دەست بەسەر دەواازە سنووریەکان دابگری و خزمەتی کەرتی تایبەت بکەیت توانیوتە دەست بەسەر ئەو دەواازانە دابگری کە کاڵای تورکی و ئێرانی و سعودی دەهێنن هەموو ئەم بابەتانت کۆنتترۆل کردووە تۆ ئەو کاتە ئەو قسەیە بکە کاتێک پشگیری کەرتی تایبەت دەکەی بەڵام تۆ کە کەرتی تایبەتت نییە باسی دانەمەزراندن دەکەی هەموو حکوومەتێک لە دوایەکەکانی عراق لە 2023ەوە نە هەریکاریان دەستەبەر کردووە نە کۆمپانیاشی هەبوو ئەمڕۆژ دەڵێ ناتوانم خەڵکی دەرچوودا بمەزرێنەوە کارە ساتە نیشانە شکستی ئەم سیستمەیە بەڕاستی گەلی عراقی سەدا شستی گەنجە هەمویان بێکارن بەهۆی ئەم ناتوانایی و بێتوانایی و نەبوونی سەرکردایەتێکی باش کە سامانەکانی دەوڵەت بەڕێوە بات بیرتان نەچێت چەند ڕۆژێک پێشتا سەرۆکی کۆماری ئێران هاتە عراق هەموو ئەو ڕێککەوتنانێک کە کراون تەنیا خزمەتی ئێران دەکەن زۆر بەداخەوە تەنانەت لەم ڕۆژەوە هیچ خزمەتێکی عراق ناکرێت کەسانێکمان نییە لە گفتوگۆ و دانوستان باش بن ئەوانە بە هەموو شێوە کەسانی شکست خواردوون. ولی برێس ئەحمەد سەراجی رەخنەگیر و شۆرباکاری سیاسی لە بەغدا گەلێک سوپاس.